مامۆستایان پێشەمی پرسیارە ئێوە نەخۆش چارەسەرەکەن مامۆستا. والله برا إنما الشافي الله شافي بس خواه نوالله براجان من مەبەستم هەوەی لەسەر مانە دوعای خێر بەس نییە ئەسڵەن بەڵەتی مەگەلە من بەڵێ مەبەستم نەخۆشی دەستی تاوانە، مەبەستم دەستی نەخۆشی تۆڕە کۆمەڵایەتیەکانە، مەبەستم نەخۆشی دەستی تەنهاییە. ئەو زۆر نەخۆشیانم بەستمە مامۆستا من بەڵێ کەسێکە مامۆستا نە تەنها یەک شەخصم بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لەوەجە 5 شەخص بم 6 شەخص بم چەند جار هەوڵم ماوە بێمە خزمەتت بۆ تۆبەکردن چەند جار هەوڵم ماوە تەلەفۆنت بۆ بکەم بە قورئان ڕووم نەبووە مامۆستا. یعنی کەسێکم نازانم چۆن بڵێم. یعنی کێشەکەت چییە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی بە خراپ بەکاری دێنیت یان چییە مۆزوع چی؟ زۆری مامۆستا یعنی بەڵێ چۆن بەخوا داوام لە خوای گەورە کرد لێم خۆش بێ کاتێک هاتوچێ مزگەوتمە کرد بە سۆری و تەوبەم بە دڵ بوو داوام لە خوا کرد کە مژدەی یاخۆشبوونم پێ بدات. چۆن بەخوا دەنگێکە ناخما پێ وتم کە خوا لێت خۆش بۆ تۆ یاخۆشبووی لای خواوە. بەڵام مامۆستا ئەگەڕایتەوە بە قورئان مامۆستا ئەمەنە خەجاڵەتم نییە پەیمان شکێن یۆکۆن باوەڕ ناکەم هەبێ لەسەر زەویە لەگەڵ خوای گەورە. خوا لە من خۆش بێ براکەم، یعنی من تۆ ناناسم و خۆشت مەناسێنە بەس چی یعنی گرفتەکەت چییە نازانم. مامۆستا من سپاس بخوا تا ئیستا زینام نەکردووە هەتا ئێستاش مەشروبم نەخواردوێتەوە، بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەگەر من بینی سوێن بخوا ناڵێم کوڕم مسلمانە و کوردێکی مسلمانە یعنی قورئان خوێنێگە یان ئەهلیی مزگەوتە بە شێوەی خەریکی تاوانم. یعنی شتێک لە ناخمدا هەست چۆنە لەلایەک یەکێک پێمەڵێ تۆبە بکە پەشیمان بەرەوە ئەمێ پەشیمانە بمەوە بەڵام هیچێکیش لە ناخما پێمەڵێ بەردەوام بە ناتوانم ساڵ بم بەسەر خۆمە. یعنی کە دەڵی تۆڕە کۆمەڵایەتیەکان یعنی مەبەستت فەیسبوک یا ئینتەرنێت گشتی یان لە فەیسبوک تۆ باسی خەڵک دەکەیت، باسی ناموسی خەڵک دەکەیت، دژایەتی خەڵک دەکەیت، ئابڕووی خەڵک دەبێت، ئەوە ئیشتە یان شتی خراپ بڵاو دەکەیتەوە چی یەکەیت نازانم. مامۆستا سپاس بخوا تەداخلی سیاسەتۆمانە ناکەم لەوە بەڵام وەکو ئابڕووبردنیش هیچ کات ئابڕووی کەسیشم نەبردووە بەڵام لەگەڵ هەموو کەسێکە ئەنواع قسێکی مامۆستا یعنی قشتە هەیە لەوتێ هی باسکردن نەبێ من سەر لە ئەم بەرنامە جوانی تۆ خۆت پیاویت و لەوانەیە خۆت بکەیتە ئافرەت و لەگەڵ ئافرەتان تێکەڵ بیت و ئەو شتانە ئەوەیشی تایە مامۆستا سم بخوا لەو تاوانە قێزەونەیشی تایە مامۆستا بە قورئان مامۆستا قسێکم لەوە چێ باوەڕ نەکەی بەڕێز دکتۆر شەریف فەرەنسەتانی قسەیەکی کرد سوێن بخوا بە سەدا حاڵەتی وا هەیە کە باسی خێزان گۆڕنەوەم شتانەیە کرد وەڵڵا من شتیوان بینیوە قسەم لەگەڵ سەدان کەسی وا کردووە بە قورئان ئەمەنە خەجاڵتم مامۆستا ئێستا قسە لەگەڵ تۆ ئەکەم یەک گیانمە لەرزێ لە ترسا خەجاڵەتیە لە شەرمەزاریە تۆ هاوسەرگیریت کردووە؟ بەڵێ مامۆستا دوو مناڵیشم هەیە. یا ئەڵڵا یعنی گەیشتۆتە ئەو حاڵەتە ئەو شتانش باز بکرێت لەگەڵ خەڵک؟ بخوا مامۆستا گیرۆدەی دەستی تاوانم بەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەگینا بە شەخسی ئەگەر بم دوێنی هەرگیز باوەڕ ناکەی کەسێکی وا دەکەیتەوە خۆم بە تاوان باسی خۆم ئەگەم تەنها مامۆستا سوێن بخوا تۆ تاکە کەسی کە ئەمەی لا باسەکەم ئەویش بەنیەتی هیدایەت باسیەکەم دات چەند هەوڵیش ماوە بێمە خزمەتت بەس بخوا ڕوون نەبووە مامۆستا. برا بەڕێز دەکەم شەرم لە من مەکە شەرم لەو خوایە بکە بەسەر سەرتەوەیە یعنی دیارە ئەو تۆڕە کۆمەڵایەتیە بۆتە ڕێگا و دەرگای جەهەنەم بۆ تۆ براکەم دەی ئیرادەت بتەو بێ ئیمانت بتەو بێ لەخوا بپاڕێەوە دەستنوێژ بگرە و لەخوا پەڕێ بڵێ خوای گەورە زاڵم کەی بەسەر نەفس و شەیتانمدا زیکرەکانی بەیانی ئێواران بخوێنە سوڕەتی بەقەرە بخوێنە برای من بەشک و خوای گەورە بتپارێزێ و هەروەها یەکێک لە مەرجەکانی تەوبە الإقلاع عن الذنب دەست لە تاوان هەڵگری ئەوەش بەچی دەبێ هەجری ئەو شتانە بکەیت بە جارێک تەواو هەر بیسڕەوە فەیسبوک لە مۆبایلەکەتا بسڕەوە با بەرنامەی تەر نەبێ براکەم وەڵاهی نە لە خوا نزیکت دەکاتەوە نە لە جانەمیش بە دوورت دەخات نە ڕزق و ڕۆزی دنیاشت بۆ دابین دەکات بەس کاتت لێ دەگرێت تووشی گوناهت دەکات زۆربەی خەڵک ناڵێم هەمووی بۆیە براکەم هەر ئەو بەرنامەیە تەواو فەیسبوک دەڵێ بە 4-5 ناو هەمە هەر هەمووی لێی بچۆ دەرەوە و
بانەت بێت و کۆتایی پێ بەنە براکەی من باشە ئەم شەو بمری چیەکەی بەخوا کۆتاییم پێ ناوە بەڵام شێگای نەفرەتی ئەمە نەزاڵە بەسەرمان بخواتن بارەدام ناوە سێ بارەدام نایەترسە کاکە گوێ لە برای خۆت بگرە لە نیفاق بترسە یعنی ئەو کەسێک کە حاڵی بەو شێوازە بێ بەڵێن بەخوا بدا بەڵام بەڵێنەکەی نەباتە سەر بەڵێن بداتەوە بەڵێنەکەی نەباتە سەر تێگەیشتی ئاوا زەعیف بێ لە بەردەم نەفسیدا یعنی خەتەرە برام خەتەرە لە نیفاق بترسە لە ئاخر شەڕی بترسە لەوە بترسە خوای پەروەردگار شەوێکیان لەسەر ئەو کارە خراپانە کۆتایی بە ژیانت بێنێت و بتباتەوە بە ڕوڕەشی بگەڕێتەوە لای خوا بۆی برای من مادام هەست بە تاوان دەکەی مادام هەست بە تاوان دەکەی دەستی لێ هەڵگرا و داواش لە خوا بکە خوا یارمەتیتدا و ڕەفاقەتی ئینسانی چاکە و دای من بیر لەوە بکەوە لەو کەسانە نەبیت کە ظاهری کە ڕوبەڕوو لەگەڵ خەڵق قسە دەکەی باشیت و چاچیت بەڵام لە ناخی خۆتدا بینی خۆت و خوا زۆر خراپ بیت تەسلیم شەیطان بیت ئەو زۆر موسیبەتە براکەم خوا پەناماندا لەوەی کە ظاهرمان باش بێت و ناخمان خراپ بێ زۆر کارەساتە ئەمە صیفەتی ئەهلی نیفاقە دەبێ ئینسانی مسلمان داوا لە خوا بکە خوای پەروەردگار و ئەسألوکە خەشیەتەکە فی الغەیب والشەهادە خوایە ترسی خۆت بخەیتە دڵمەوە هەم لە ناو خەڵکدا و هەم لە غەیبیشدا کە بەتەنهام خوای پەروەردگار وام لێ بکەی شەرمت لێ بکەم و لێت بترسم بۆیە براکەی من مادام هەست بە خۆت دەکەی ئیمان لە دڵتدا ماوە الحەمدولله دیارە لە خوا دەترسی دیارە هەست بە هەڵەی خۆت دەکەی زوو دەست هەڵگرە و پەشیمان بۆ برای من و ئەم نەسیحەتە هەر بۆ تۆ نییە بۆ هەموو جەماعەتی فەیسبوک و ئینتەرنێتە لە خوا بترسن دەست هەڵگرن ژیان دەڕوا ئەوە بە ئاسان ئەو عمرە مبارەکە ئێستا هەر مردوویەکی ناوگۆڕ بێنیتە دەرەوە پێی بوترێت خوای پەروەردگار پێی بڵێ من 1 سەعات عمرت دەدەمەوە دەتخەمەوە سەر زەوی چیەکات ئەو کەسە ئەو سەعاتە چیەکات دەڵێت خوا با بچم بەناو فەیسبوکدا بگەڕێم بزانم چی تازە هەیە یا بزانم نامە بنێرم بۆ فڵان و فیسار شتی وا دەکا یا ئەو سەعات هەر دەڵێ خوای لێم خۆش بی خوایەتەوە بە خوای ڕەحمم پێ بکەی نوێژ دەکا لە سوزدە هەڵناستێت باشە بۆ چکەت بینی ئێستا سەعاتێکی درایەوە ئێتۆ چەند سەعات لە ژیانت دەڕوا جەماعەتی فەیسبوک چەند سەعات لە ژیانتان دەڕوات بە هەدەر نەک بە بەلاشیش هەر بە زەرەر دەڕوا گوناهبار دەبی لەسەری یعنی ئەو سەعاتانەی کە لە فەیسبوک و لە ئینتەرنێت سەرفی دەکەی کە کۆ بکرێتەوە بۆت دوایی لە ناو گۆڕدا نیشان بدرێتەوە ها چۆنە ئەو هەموو سەعاتەی عمرت بەزایە چوو ئێستا لە جیاتی ئەوە قورئانت تێدا خوێند بە لە جیاتی ئەو گوناهانە ذکری خوات کرد بە لە جیاتی ئەوە لە خزمەت دایک و باوکت دابای لە جیاتی ئەوە کارێکی خێرت کرد بە ئێستا دەزانی حاڵت چۆن دەبوو لە ناو گۆڕ ئێستا فەرشی بەهەشتت بۆ ڕادەخرا ئێستا دەرگای بەهەشتت بۆ دەکرایەوە بەڵام بە سەبەبی ئەوەی ژیانێکی زۆر لە تەمەنتدا لە خراپە بەکارت هێنا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوە حاڵت دەبێت لە ناو گۆڕەکەتدا پەنا بەخوا فەرشی ئاگرت بۆ ڕابخرێ بۆی بەڕاستی گەورەترین چەکی کوشندەی ئەم سەردەمە بۆ خەڵک بریتە لە ئینتەرنێت و مۆبایل و ئەو جۆرەشتانە گەورەترین چەکە کە یعنی دینی لە خەڵک سند و یعنی کاتی لە خەڵک سند ژیانی لە خەڵک سند ئەدەب و احترامی لە خەڵک سند با بەهۆش خۆمان بینەوە بەڕێزەکانم هەمومان کاتێکی کەمی بۆ دابنی ئەو کاتەش کە بۆی دادنەی با لە خێردا بێ ئەگەر دەستت بە مۆبایلەوەی و پێ و مەشغوڵی بەڵام بۆ بڵاوکردنەوەی خێر قەیناکە ئێمە ناڵێن وڵا خودی جیهازەکە خراپە نا ئەو جیهازە سیلاح ذو حدین چەکێکی دووسەرە لەوانەیە هەڵیگری لە دوژمنتی دەی بەڵام سەرەکەی تری بە خۆت کە خۆتی پێ بکوژیت مۆبایلێکە بۆ چاکە بێت کە تۆ بە خراپە بەکاری بێنی بۆیە با نەچینە ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان ئیلا بۆ خێر نەبێ بۆ مەبەستی خێر نەبێ ئەجینا براکانم لە جیاتیەوە ذکری خوا بکە لە جیاتیەوە لەگەڵ دایک و باوکە دانیشی دڵیان خۆشکەی زۆر ئەجرت گەورە دەبێ لای خوا هیدایەتت دا براکەم تەوبە بکە ئینشاءڵڵا دەستی لێ هەڵگرە و بەڵام بەجارێک بیان سڕیتەوە و ڕەفاقەتی ئینسان چاکە قورئان بخوێنە ڕۆژانە دوعا بکە ذکرەکان بکە خوا دەتپارێزێ برای من سەرکەوتوو خوا هیدایەتی منیش و تۆش و تێگرای مسلمان مامۆستا لە دوعاکانان ئەرە بیرم مەگە بەقور مامۆستا چەند جار پەشیمان بوومەوە چەند جار تۆ بەم کردووە تۆ بەم شکاندووە ئەنی کار بەشە دە بڵێ خۆم سیقەم بە خۆم نەما خۆم متمانەم بە خۆم نەما بێ ئومێد مەبە براکەم ئێستاش ئەڵەم بێ ئومێد مەبە ئێستاش بێ ئومێد مەبە دەرگای تەوبە هەر کراوەیە مادام لە ژیانە ماویت بە بەڵام پەلەی لێ بکە وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض مسارعة بە پەلا نەکا ئەم شەو ئەخیر شەوی ژیانی تۆیا من بێ خوا ئەخیرمان خێر کات